دشوا هجراني ده من دخست تشتكي جترى ببيجن تشتكي بقاسي ايشا زاغروسان مزين بقاسي بجن آزادي خوشك بقاسي دل دايكا من گرم بقاسي خوينا شهيدان بيروز بقاسي بارانا سينوران خمدين من دخست جترى ببيجن جتا حزدكم ولاتو بله دماوه خوش ببینرین هیجا دیسا برنامه کدن برنامه شبا هجرانی شبا وک همی جاران جی که ادویجم شبا لخوگرینه شبا پیو دربرینه شبا خناسین و خراگی هاندنه شبا هولدان بچوک و هولدان مزن لوان پارزمینان لوان جغرافیاین بسینور بماین بیش بدرد بکل بحسرت دیسا جی وک همی جاران امی هول بدن دنگک ایدن رنگک ایدن چیجک ایدن و هولدانک ایدن دا آسوین هلبسته ده پیشکشی وکن بله سرسرا سرچعبا خیراتی نویسکارو هلبستوانی ما لطيف فتاح فرج فاتح فرج بله از پر کیف خوشم کوایل سلیمانی لقال هبدو رونشتنه هرزي هول بدن بكرمانجي قصة بكم وتجي بالصوراني تاكو ام بيجن او ديالوج او حوار يجي درس ببو زور باش هر بالشعر دست بيكر او عالم نوسينيان بله زور سپاس بو برنامجتان سپاس بو پیشکی جوانا ادبیه من زور لمناڵیەوە لەناو خێزانێکا بووم باوکم خوێنەواری هەبوو و پێشمەرگەش بوو لە ماڵمانە کتێب هەبوو لێ شعر نەنووساند شعر باوکم شعری باوکیشم و خاڵیشم و لە خێزانەکەمانە هەندێک شعریان نووسی بەڵام بۆ خۆیان نەبووە لێ وەک شاعر نەهاتن ناسین نهاتن ناسین ئەو شۆڕژێر بوو باوکم خودی عافوکە خودی لە خوش بێت کتێب هەبوو کتێبی دیوانی قانع هەبوو دیوانی دیکە هەبوو ڕەنگە یەکەمین جار دیوانی قانع یا شعرەکانی مامۆستا قانع کاریگەری زۆر هەبوو بۆی کە من دەست بکەم بە شعر یەکەمین شعری خۆم بیرمە 12-13 ساڵ بووم کە نووسیم تێکەڵم کردبوو لەگەڵ شعری مامۆستا قانع وام نیشاندا کەەوەی مامۆستا قانع هەر من نووسیم وا نیشانمەدا هەر بە وەزن و قافیە بە وەزن و قافیە بڵێ بە وەزن و قافیە نووسیم سەرەتای نووسینی شعریشم شعری نەتەوەی بوو هەر لە سەرەتاوە کە دەستم پێکرد بە شعری نەتەوەی دەستم پێکرد من قەناعەتم وایە ئینسانی کورد لەبەرەوەی ئینسانێکی سروشتیە لەناو شاخ و داخ و دەنگی ئاو و چەم و ڕەز و بەرز و نزمی و ئەو هینانەیە ئەمە وای لێکە زیاتر لەگەڵ شعرا ڕابێ یەکەمین هەنگاوی بە شعر دەست پێکە هەر بۆیە تۆ سیر کە زۆرترین چیاکانی نێو مێژووی ئێمە نێو دیرۆکی ئێمە زۆرترین چیاکان شاعیرەکانن مەسەلەن ئەحمەدی خانیە نالیە سالمە کوردیە حاجی قادری کۆیە ئەحمەدی ناڵبەندە مەلایەت زیریە فەقێتی هەموو ئەمانە سەرەتای بەڵێن گەشە سەندنی تەنان بزوتنەوەی نتويج بونا أحمد خاني دبجة داخل غنى باش نكون أكراد بمعرفة بأسل وبنياد بأنواع من الخدان كتابن كلمة استند بحسابن أو بس أو هكا للرجاي أدبه حتى كموزين دانوسيا على موزين شرح هذا بكم فسانة موزين بكم بهانة إما موزين بهانة كبو بس كدين كيشان نتوي كان ولا سنتاش هدوي وصفي خواو بيغمر دي باسي نتواكا باسي أواكا بوتشي قدي هبوا ما انقيادك فكرة بكرة قدي هو ما فكرة بكرة من قيادك سيرك باسي واكا كتون جا أما تأثيري هبوا من برواكم شو كلام على كي مشى وقلتم باوكشم بيج مرقبو باوكم بيج مرقبو وماليش من بردوام بيج مرقيتي أبو يا منال بوين بحكم بيج مرقيتي باوكم هالرجل دي بوين أو تأثيري هبو أو قر شاخ ودا خشين بيننا تأثير جاين بيجن و خوندنا قانع بردوام بو يان لوير راوستا
قانع تایسە دیوانەکەی لە ماڵی ئێمە هەیە من نەگەر قانع دیوانەکانی زۆربەی شاعران لكن لقانع لسرتا قانع بەڵێ لە سەرەتا قانع بزانم لكوي قانع یەکەمین کەس بوو دوایی هاتمە سەر شاعیرانی تر هاتمە سەر ئەحمەدی خانی هاتمە سەر نالی سالم کورد زۆربەی شعرەکانم لەبەر بوو لە سەردەمێکە لە بیرمە لە مەسەرەن لە قۆناغی ناوەندی لە پۆلی دوو سێم تەوەستە ناوەندی و دوجاری لە چواری گشتیوانە زۆربەی یعنی حتا زۆر جار مامۆستاکان کە باسی شعرەوە دەکرا بە منیان دەگوت لەتیف مەلابەزیێنیمان لەگەڵا مەکە من ئەوە نیە لەسەر شعر زۆر قسەمە کردوانە لەسەر مەسەلەی ئەدەب ئەوان بۆ خۆشی دەیان مەلابەزیێنی مەکە لە قانع بەردەوام لەگەڵ یا بوون بەڵام شاعرانی تریش هاتن ئێستش قانع مەسەڵەن قانع من دیراسەشم لەسەری کردووە قانعیش و زۆربەی شاعرانی تریش هەموو ئەوە لە ژیانی ئێمە هەن چونکە لەو ماڵە بەدبەختەی ئێمەیە ئەو ماڵی کوردەواری بەگشتی ئەو نیشتیمانی کە ناوی کوردستانە لەو ماڵە بەدبەختەی ئێمەیە ئەگەر کتێبە دیوانەکان دەرکەیتە دەرەوە شتێکی وامان نامێنێتەوە کە مای شانازیەوە بێ بۆیە بە ناچاری لە زۆربەی ماڵەکانمانە ئەمە هەیە ئەم دیوانەکان هەن كاك لطيف أو الشعر سرطي مصابلين استمان يان شون بەشێکی چوو لە ڕاپەڕینی ساڵی 91 لە بەرخوتانی ساڵی 91 بەشێکی تیاچوو ئێمە لە هەشتاوەشت من پێش 91 ئێمە لە کاتی ئەنفالە لە خۆپیشاندانەوەە بەشداریمانە کرد تەلەبە بووینوانە بەشێکی دوایەوە تیاچوو ماڵۆژ ئەترسان ماڵۆژ بە بەردەوامی لە من ئەترسان خەریکی ئەچتی سیاسیوانە بوون بەڵام بەشێک مەسەلەن شعرم هەیە بیرم ماوە مەسەلەن یەک ساڵ دوای ساڵی 89 شعرم نووسیوە بۆ ڕووخانی گوندەکان ئێستش بەشێکیم لە بیر ماوە ئێستش زۆر جار بۆ خۆم بۆ مناڵەکانیش میڵێم كم سال بوو 88 ئەنفال کرا 89 من دوای ساڵێک شعرێکم هەیەڵێ ئەرێ شۆ خێرە شەنگێ نەشمیلەکەی بربەیانێ لەسەر دڵی خۆشەویستیم جێهنگاوی عشقدانێ بەیانە وادەی پەچەیە وەرە با کەس پێ نەزانێ دار بەڕۆکەی ڕەگ لەسەر سنگ بکەینەوە بە جێژوانێ بەلەز وەرە بە ئەسپایی بە بێدەنگی بە تەنیایی وەرە ماچی بربەیانمان گروپدا تەشنەی شایی وەرە با سوێن و پەیمانمان بکەین بە کابەی ئاوایی وەرە بەڵێن بدەین جێڕاز جێ نەهێڵین بە خۆڕایی ئەرێ شۆ خێرێ کاڵێ مەرگی بزە بوو بە ساڵێ ئەو بۆچی لەم گوندەدا کەس گۆرانی بۆ کەس ناڵێ دەنگی نایە زڕەی زەنگی کاروان گرێ یار غەزاڵێ ناسرێتەوە دیدەی نانێ ئەشکی دوو چاوی مناڵێ ئەمە یەک ساڵ دوای ئەنفال بوو یەک ساڵ دوای ئەنفال گوند نەمەلا من بە خەیاڵ لەگەڵ کچێکی گوندێکە قساکەم پێڵم ئەو بۆ ئەم دیێ بۆ ئەم ژیان وای لێ هات ئەم ببێژن کەس هەبوو مثلا جگالە خوێندنا قانع و تەسیراوی و دەست پێکردن یەکەم شعر هەندێک کەس هەبوون ئەم ببێژن وسا دە لە نووسینی گەرمکردن تەشویقکردن بە تاکید من دایکم یەکەم کەس مەسەن تە شعر بۆی خوێندکی بوو دایکم یەکەمین کەسم کە شعرم بۆ دایکم خوێندێتەوە و دایکم تەشجیعی کردوم دەستخۆشی لێ کردوم نەگەر دەستخۆشی لێ بەس ئەوت شعری نەتەوەی مەڵێ سیاسی مەڵێ واز لە شعری سیاسی بەڵام کە شعری سیاسیشم بۆ خوێنەوە ڕاستە ئەترسا من ئێستش لە شاری چەمچەماڵ لەو خانوویەک تێیدا بووینە علاگەیەکی زۆر گەورە لە کتێب و بەڵگەنامە و نووسین و شعری خۆم لەژێر زەویدایە وا 25 ساڵە هەر دەرمان نەکرد هەر مایەوە ئەو مایەوە لەژێر ئەرزا مایەوە دایکم ئەی شاردەوە دایکم بەڵام بۆمە خوێنەوە یەکەمین کەس بۆ کە شعرم خوێندەوە و دەستخۆشی لێ کردوم چەپڵی بۆ لێداوم مەسەن گریاوە بۆ باسی بانگی جیرانەکانی کردوتیۆن گوێرە شعرەکانی بگرن هاندەریشم بوو بەڵام وە گوتم ئەیشترسا هاوڕێکانیشم لە مەکتەب من بەڕاستی لە پۆلی دوی متەوەستە لە پۆلی دوی ناوەندی من چوومە شەو تا شەشی ئەدەبی لە شەو بووم هاوڕێکانی قوتابخانەی شەو هەمویان تەشجیعیان کردم لە بۆنەکانە بەتایبەتی لە نەورۆزا و لە مناسەباتە بە زۆر شێریان پێ خوێنەوە دەبێت شێر بخوێنیتەوە و من بیرمە جارێکیان شێرم خوێندەوە شێرەکان هین بوون قورسیش بوون بۆ سەردەمی باسوانە بەڵام خەڵک کردیە چەپڵە ڕێزانوانە و باوشیان پیاکردم ئەوە نیە بۆ من تەشجیعێکی گەورە بوو کە من نەترسموانە و یەکەم ئەم ببێژن ئەگەر پشتی دەمەکێ ئەم ببێژن چەند
شعر لەبەر دەست چێ دەبن و وێ چاخێ هەر ئێ شاعر هەر وسا دفکرێ کو دیوانێک خۆ چاپ بکە ئەو پرۆسەس چاوە دەرچێ بوو چاپکردن بەڵێ زانم یەکەم جار ها یەکەم جار لە کو بوو بەڵێ ئێستا شتێکت بۆ دەگەرمەوە زۆر خۆش من ساڵی 89 کۆمەڵێ شیعرم ئامادە کرد بۆ چاپ 1989 بردم بۆ لای کاگلەتی هەڵمەتی شاعیر ئەو خوێندی و بوو شتی تێبینی خۆی لەسەر نووسی و پێشێکێکی بۆ نووسیوانە بردم ئەو کاتە دەستگای ڕقابە هەبوو چاودێری لە بەغدا ناردم بۆوێ کاک مستەفا ساڵح کەریم ڕۆژێکی خەبەری بۆ ناردم وتیەوە شعرەکانت قبول نەکراوە لەبەرەوەی لیان نووسی بوو مەسەلەن من شعرم نووسی بوو بۆ مەهاباد نووسی بیان بنووسە بۆ فەلەستین شعرم نووسی بۆ مۆزوعی ترەوان ناوەکانیان گۆڕی بوو وەرحاصل زۆر دڵم شکا ئەوە سەرکەوتو نەبوو تیاچۆ و دیوارە هەر تیاچ ویستێژ نەمدۆزیەوە لە دوای ئەوە لە 91 یەکەمین دیوانی خۆم چاپ کرد ساڵی 91 ساڵی 91 بە ڕۆنیۆ خۆم تایپم کرد کۆمەڵی برادر دۆست و برادر و هاوڕێیان دەبێت هەر چاپیکەی دیوانێکی لە ساڵی 91 دیوانێکم چاپ کرد بە ناوی کۆچ یەکەمین دیوانی من بوو مەجموعەیەک شعری تایە شعرەکان زۆربیان نەتەوەیین بە ژمارەیەکی کەم چاپمان کرد ئەوەندەی بیرم بێت پێم وایە 500 چاپ بوو لە سلێمانی چاپمان کرد بەڵام وە گوتم بەهین کردمان خۆم تەبام کرد و جیاز ئەوە هەبوو لێ دەیتون جاڕایە کێشیتەوە تابعچت بژنە و تابعێت بەوە کردم ئەوە یەکەمین دووسێ برادر زۆر هاانیاندام یەکیان لەوانە یادی بە خێر ئێستا ڕەنگە لە نەوێ بێ گوندێکە لە بناری شارە زوور ناوێ برزۆی عیزت بەک بوو بالمناسبە قانع لە نەوێ بووە یعنی من لە ساڵی 90 دیسان جارێکی تر ڕێکەوت دوا بوو لە کابراایەکی خەڵکی ئەو گوندەی کە قانع لێی بووە هاوکارم بێ و تەشجیع بکە بۆی کتێبەکە چاپ بکە هەر پێرگی قانع یعنی تێکەڵێک بووە ئەو دیوان لای هەیە کۆچ یەک نوسخەم لاماوە یەک دانە لە ماڵە بەڕاستی هەرو دانە هەبوو نەمێنە بەڵام ڕەنگە لە مەکتەبەکان و لە شوێنی تر ئەگەر ما بێ لە کتێبخانە گشتەکان وانە یا لای دۆست و برادر لای خۆم یەک دانەماوە بەرحال هەر دەرباری هەموو بەرهەمان تۆزە قسە دەکەن دەش بۆ داناسینەوان و ئەم بێژن بەرهەمێنتە و کاد چواری دێ و کیژان ئالیان و لایان دێ لێ ئەم پێشی لە شعرێکی گوێ بگرن وسا دیوانەتە ئەو ئاداوییان دوای دیوان ئەمە دوای دیوانە ئەمە شەر پێ یەک دو ساڵ پێشەوەی حەزگە لەو بکەن بکەن نازان پێخۆ یعنی ئەو و کام شعر بخوازیژی ئەوژی سەربەستە بەسەر فەرموو بەێ زەیتون و گوڵەکان گەڵاکانە وەرین گلەییان لە لقە کرد لق لە دار و دار لە باو با لە وەرزی مردن زەیتون خوێنەواری نەبوو بەڵام ئەیتوانی بنووسێ چۆلەکەیەک لە ئاسمانی چینینەکانیدا ئەفری دڵێک تیرێکی چپێوە بوو ئاسکێک بۆ ئاوەگەڕا ئەو چەند جوان لەوێ گوڵێکی ئەکرد پەڕێکی سوور یەکێکی زارد یەکێکی شین ئەوی تر سەوز زەیتون سیاسی نەبوو بەڵام ئەوت شەڕی براکان کەسێک خوێی پێوەکە کەسێک بارود کەسێک ژەهر چەند جوان ئەوت کورد بێ کەسە لە پرسەی شارێکە بیانی نامە نانێرن لە پرسەی گوندێکە کەس شەبقەدا ناگرێ لە پرسەی کوڕێکە دۆستێک ناڵێ بەداخەوە لە پرسەی کچێکە قەڵەمێک نایەتە زمان ئەوەی زانی لە ئیسیاسات یەک لەگەڵ یەک ناکاتە دوو لەگەڵ دوو ناکاتە چوار لەگەڵ چوار ناکاتە هاش ئێوارەیەکیان پێی وتم مشکەکانی ناوماڵ لە مشکەکانی دەرەوە بفەترن نانەکە بار پێستنەوە ئەو تەنیایی لە باوشی ئیشدادا ئەنا و سبەینان حوشەی ئاو پرژە نەکرد کە ئاو ئەڕژاوت بسمیللا بەکاریەوەت گوڵەکەم بە کەروێشکە ناسەکەم بە مراوی گلێنەکەم بە زمانێک گۆرانی بۆ چێڵە ڕەش ئەوت نانووسرێ بە زمانێک لەگەڵم دیشکەکانە دوا نانووسرێ کە بارانەباری پێکەنی
قوڵەکانی بارانی کۆ کردەوە چاوەکانی چی ئینجانێکی جوان بوون ئەو کچی نیشتیمانێ بوو هەناسەی بەخەم قەترانی نیشتیمانێ جەمالە یوت مریدی شەڕ بە گوێزی پوچی ئازادی دڵی ئێمەیان تەفرەدا ئێمەی سمۆرەی نیشتیمان فرمێسکەکانی بارانی کۆکردەوە من لەوێ بووم ئەوی دەمە بگرە ئەمە چەند وشەیەک بۆ شعرێکی تر بەدیار ئەو دەفتەرانەوە سەرسپی مەکە قەدەر وای نووسی زوو بمرن ئاخ بۆ پەرەسێر کە کۆچەرێنە هەڵمە کێشە هێلانەی بەتاڵ بۆ نیشتیمان جێدێڵن بەدلاوەر بڵێ کە ها داگای لەبەری پێی بێ پەپولە لەوەیە کە هات بۆ وڵاتی بێنازنامە داشەق ئەسەفە نەیهێنێ وای پێوتم مەترسە لەوەی مەلە نازانی ئەو شرابە بگەێنە دڵەشێتەکەی نیشتیمان بەڕێگا سپێکەدا سەر ئەکەوی خۆت بپێچەوە لەو کانیە لامەدە کە فەرمی لە تۆڕ کرد بۆ گرتنی کەوەکان لەو کانیە لامەدە کە فەرمی لە تۆڕ کرد بۆ گرتنی کەوەکان تەنیا بووی قسە لەگەڵ ئاگرا بکە تا فێری سەمات کە لە بنەو کەپلەدا مەنیشە لە بنەو کەپلە دانیشە تاوێت لە مناڵی ڕابمێنە و بە ئەسپایی بنووسە دارا دووداری شکاوی دی بەلای ئەو قامیشەڵاندا تێئەپەڕی پرسیاری ئەنفال مەکە ئەبێ 1000 ساڵ دانیشی پێوتم گەر قوبادە دی بڵێ حیفێ نیشتیمان زەیتونێکی هەبوو کەس نەیناسی دزرا ئەم جارە گەر چوویتەوێ بە نوێژێکدا نامەیەک بۆ خوا بنێرە ئەرێ کوردیش نەوەی تۆ بوون لە پێغەمەری بیابان پاڕێرەوە بۆ ژنانی ئۆردوگا بەڵکو شوێنەوارێک بۆ ژنانی ئۆردوگا ژنانی خەون بنێزنەوە چوویتەوێ گەر کەژاڵت دی پێی بڵێ ماڵی ئۆردوگا لەکوێیە پێی بڵێ لەوێ لە ئۆردوگا دارزەیتونەکان چۆلەکەیان لەسەر نانیشێتەوە لەوێ شەو نە هەناسەی گەرمی تایە نە شەوچەرە نە ڕاموسان لەوێ تەنیا بۆنی پارانەوە دێ گوێیەک بەردەوام وا بە دەرگاوە ئەوەیان نا چویتە ئەوێ بە پیاوانی خوانی سیاست بڵێ مەخابن ئێوە زەیتونتان لەبیر چوو کاتبەتی فەوکیجا ساڵی هاتی چاپکردن 2010 ناو چ بوو عاشقێک گۆرانی دەڵێ عاشقێک گۆرانی دەڵێ کیجان ساڵ بوو 2011 2011 یعنی نە زۆر نوێ بڵێ نوێ بەنی 2011 بەڵێ پشتی 2011 و دەرچوونە ئەو دیوان عاشقی گۆران دەڵێ ڕائەکسیۆن چاوە بوو بەرتەکی چاوە بوو یعنی بدلێتە بوو یان نا یەک بەڵێ پشترێ چێ بۆتە گوهرین چێ کرد ئەزانی کاک ئەحمەد یعنی ئێستا مەسەن بوو کتیا بوو بەردەستی خەڵکێ و ئەوە لەسەری نووسراوە و طبعا هەموو شکراوەتە عەرەبی ئامادەیە بۆ چاپ من شانسێکم بووە لە تەرجەمەیە مەسەلەن شتەکانم کراوە بە زمانەکانی تر و من بۆ خۆشم وەک شعر هەوڵە دەم خۆم بم ینی بەردەوام هەوڵم داوە لە نێوان شاعیرەکانی ترا من زمانێکی تایبەتی خۆمە بێ یعنی ئەوە بم کە خۆم ئەمەوێ ئەو بم کە خۆم ئەمەوێ ڕەنگە من بە حکمەوەی لەگەڵ شعرا خەریکی سیاست بوومە خەریکی ڕۆژنامەوانی بوومە خەریکی بابەتی لێکۆڵینەوە لەسەر کەرکووک و ئەنفالوانە بوومە لایەنە شعرەکە تۆزێک فەرامۆشم کردو بەڵام خەڵک هەر بایەخی پێداوە مەسەلەن لەسەر شعرەکانم کۆمەڵێک لێکۆڵینەوە نووسراوە وە گوتم کراون بە عەرەبی لەسەریان نووسراوە لەگەڵ هەموو ئەوەشە من بۆ خۆم هێشتا لە بواری شعرە ئەڵێم ڕەنگە شتی ترم پێ بێ ئەڵێم بە تایبەتی بەشێک لە ئازاری ئینسان لە ڕێگەی ئەو ئاوازە شعریەوە نەبێ دەرنابڕێ ڕاستە ئەڵێن ڕۆمان زەمینە لەبارتە یا چیرۆک زەمین لە بەڵام شعر بەردەوام مۆسیقایەکی ناوەوەی تایە ئەو مۆسیقا داخلی ناو شعر وا لە ئینسانەکە لەگەڵ شعرە هەڵوەستە بکە مەسەلەن ئێمە کاک شێرکۆ ڕامانەگرێ بۆ ڕامانەگرێ لە ناو شعرەکانی مۆسیقایەکی جگە لە ئەو مەسەلەی نەتەوایەتی مەسەلەی ئینسان بوون و کورد بوون و ئەوانە مۆسیقایەکی داخلی ڕامانەگرێت شعری تازە زیاتر بایەخ بە مۆسیقای داخلیەدا و جوگرافیای دقیقەش لەسەر ئەو بنەمای مۆسیقای داخلیدا داوە من هەوڵم داوە بەردەوام بە دوای مۆسیقا داخلیە بگەڕم زۆر کات نەگەیشتم پێی بەڵام وە گوتم
لە شێعرەکانی خۆم رازیم ینی لە دوای 2011 پێش 2011 من کۆمەڵی دیوانی ترم چاپ کردووە من تا ئێستا بە کتێب و نامیلکە 42 کتێب و نامیلکەم چاپ کردووە بە کتێبەکانم کراوە بە ئینگلیزی لێی کراوە بە عەرەبی کراوە بە تورکی وتارم بە تورکیە کراوە بە کرمان حتا یەک لەو کتێبانی کە بە لاتینی بە کرمانجی سر و بە سۆرانجیەوە ئامەد ڕابووە دیار بە کراستاوە و یەک لەوانەیە من سەردانی ئامەدم کرد لەگەڵ عوسمان بایدەمیر و لەگەڵ بەڕێزان عەبدوڵڵا دەمیر باش و لەگەڵوان دانیشتم و خەڵکی ئەوێم بینی دنیای ئەوێم بینی هاتم یەک کتێب لەسەر ناوچەی سوور هاتم یەک کتێب نووسی بە ناوی ئامەد ڕابووە من بە سۆرانی و یەک دۆستی خۆمان کرمانتی کردی بە لاتینی و بە یەکەوە چاپمان کردووە بەڵێ لێرە چاپبووە بەڵێ لێرە چاپبووە بەڵام بە ئینگلیزی وە گوتم بە فارسی من بە فارسی لەسەر کەرکک لە ئێران باڵێن ئەو کورد و کەرکک بەشێکی زۆری کراوە بە فارسی و بە عەرەبیش کۆمەڵ چەند کتێبێکم کراوە بە عەرەبیش ینی رازیم لەوەی کە کردومە بەڵام لە ئاستی ئەوەی کە تۆ خەونت هەیە ئێستا من ئێستا کە لەگەڵ تۆ قساکەم هەموو شەوێ کتێبێکم بەدەستێ لەسەر ئەنفال هەموو شەوێ بەلایکەمەوە 500 بۆ 1000 و شەی لێ ئەنووسم ینی هەر پرسەک وسا جار جارات تێکردن ینی لە ئالیەکی ژینۆسایدێن بچووک و مەزن ئەم وسا ببێژن لە ئالیەکی تراژیدیا لە ئالیەکی ئازار ئێش دەرد سینۆر برین حەسرەت دایکێن بریندار یەن چاولەڕێ ئەگەر ئیجان بەحسا ئێشێ و دەرد و کوشتن و تاڵان و گوند و کۆچبەری و ینی بگشتی پرسجی وسایە گەلۆ ئەو شعرا کۆئان و ها لەبەر دەستە شعرا کوردی بە هەموو شێوەزارێن خوێ بە هەموو بەشێن خوێ بە باکوڕێ خە و ڕۆژ ئابا و ڕۆژ هەلات و باشوورێ خوێ ئەvێ شعرێ یعنی ئەمسەر شعر بێژن یعنی چونکە ئەو بابەتێن دنجی ئەم دکان وان ناقەشە بکەم پشتڕ لێ شعر و شاعران کاری بوون vê ئێشێ هەم زەفت بکن هەمجی ڕاگەهێنن هەمژی بەرجەستە بکەن هەمژی بشێوازێکی هۆنەری کو بکارە بن پێشکێشی خەلکێ بکەن زانی تراژیدیاکە زۆر گەورەیە ئێمە نەتەوەیەکی ناو تراژیدیایە نەتەوەیەشین لەناو ئاگرا لەناو بەدبەختیە لەناو مەینەتیە نەتەوەیەکین تا ئێستا فۆرممان نییە لەناو ئەم تراژیدیایە زۆر جار تۆ ناتوانانی ئایلان لە شێعرێکا خڕکەیتەوە ئەوەی پێ بەخشی کە دەریا لێی سەنووە کە ئیجە لێی سەنووە ناتوانانی کۆبانی لە شێعرێکە وازن و کەیتەوەی پێ بەخشی کە داعش یا ستەمکاری لێی سەنووە حتا بەرخودانەکەیشی و ڕزگارکردنەکەشی جینۆسایدی ئەنفال و جینۆسایدی دەرسیم جینۆسایدی شەنگال هەموو فەرمانەکانی لە ڕابردووە بەسەر کورداتوە هەموو جینۆسایدەکان و سرینەوەکانی لە ڕابردووە بەسەر کورداتوە لە کوشتنی مناڵێکەوە لە کوشتنی لە ئیعدامکردنی شاعیرێکی حکومەت عالیەوە مەسەلەن ئەمانە ناتوانین ڕاستە ئێمە هەوڵی گەورە درراوە بۆی ئەم تراژیدیانە گشتی بەرجەستەکەین مەسەلەن من نمونەی شەرکۆبیەکەس لە خاچ و مار و ڕۆژمێری شاعیرەکە کە باسی چۆن باسی کۆڕەواناکەیان لە دەربەنی پەپولیایە چۆن باسی هەڵەبجەوەکە بەڵام چونکە ئێمە لە نێو ئەم تراژیدیانەوە لە نێو ئەم مەینەتیەوە لە نێو ئەم جینۆسایدەوە نەهاتوونەتە سەر پێی خۆمان نەگوازراوینەتەوە وەکوەی ئەرمەن لە گوازرایەوە بۆ دنیایەک تر جوولەکە گوازرایەوە بۆ دنیای تێمە نەگوازراینەوە بۆیە ئێمە هێشتا ناو تراژیدیەکە ماوین ئێمە هێشتا ئەنفال لە بەردەممانایە هێشتا نەمانتوانی و مەسەلەن خۆخاوەنی خۆبڕیاری لەسەر پێوەستان ئەمانە بەرجەستەکەین لە دۆخی وایە تۆ ناتوانانی حەقیش بی بە تراژیدیاکە ناتوانانی ئەو بەرجەستەکەی من بڕوام وایە زۆر جار دەوڵەت فۆرم ئەتوانێ زمانی بەهێز دروستکە خاوەن شاعری خاوەن نازنامە و بەهێز دروستکە تۆ ئەگەر ئەم فۆرما بێ شاعیر تەنیا بۆ دابنیشێ ئەم قەزیە لە چوارچەوەی شێرێکە ئەوە کاتەوە ئەتوانێ مەسەن دیسە من بە نمونە ئەنفال بینینەوە من بڕوام وایە ئەنفال یەشتا ئینسانی کورد نەیتوانیوە ناچینە سەرەوەی لەسەر ڕۆمان و چیرۆک بەڵام لە شێرە یەشتا ئینسانی کورد لە حەقی نەهاتووە زۆر لەوە گەورەترەکە مەسەلەن لە ئەنفالە چیرۆکی سەیسەر هەیە چیرۆکە کە ئاساس بە هەزاران چیرۆکەیە لە نێو ئەو چیرۆکە گەورەیە بە هەزاران چیرۆک من بۆ نمونە لەم ڕۆژانەیە باسی هەوم کرد ئەشکەوتێک هەیە لە لای نەورۆز و دار بەسەرە لە بان جەباری لە نزیک کەرکووک
شش خێزان لە مانگی 4 1970 لە مانگی گوڵانی 1970 تا مانگی 9 لە ئۆشکەوتەیە بن ئەلەو ئەشکەوتەیە کچ کوڕێک زەواجەکەن ینی هاوسەرگیریەکەن بابێک کوڕە و بابێک کچە ئەو کچادا بە کوڕ لەو ینی ئەم ژیان چەند بە ئینسان چەند پەیوەستە بە ژیانەوە ئینسانی کورد بە تایبەتی ئەمە نەمانتوانیەوە بەجەستەیکەین لە شیعرە مەسەلەن هەموو ئەو خانۆ و خاوەنەی کەما بوون پەیوەندی بینی ئاژەڵەکان و مەسەن لە دیەک لە ناو گەرمیان لە ناو زەنگە دەیەک پیرێژنێک ما بۆ دوای ئەنفالیش هەرچی ئاژەڵی ئەو ناوچەیە هەیە هەمویان بە یەکەوە ژیان بەبێ کەس پەرەمە کرێش پەرماری پشلە پەرماری کەروشکی نادا سەگ پەرماری پشیلەیەدا هەمویان بە یەکەوە ژیان لە دەوری ینی ساتەکە ناتوانانی تۆمە لە نووسی ناکۆی کەیتەوە چیرۆکی لەم بابەتە زۆرە مەسەلەن بۆ منە دیەکەی قایتەوەن باوکەکە دوای ئەنفال کوردنی هەر چوار کوڕەکەی ئەچێتەوە سەنگەر لێدا ناو کوڕەکانی ئەحمەد تۆ لێرەوە تەقە بکە محەممەد تۆ لێرەوە تەقە بکە محمود تۆ نێڵن بەعز بێتە سەرمان کورە بەعز بێت دوای ژن و ماڵ و مناڵمان ئەبا خەیاڵە ئەمە خەیاڵە بەزەمە لە شیعرمان توانیوە جێکەینەوە بەرەوە بڕوام وایە تراژدیەکە زۆر لەوە گەورەتر ئێمە بتوانین لە شیعرا کۆیکەینەوە جارێ کاک لەتیف ینی هەوڵدان هەن بۆ مەسەن زۆر مەسەن شاعرم ببێژن هەر لە شعر نووسینجی پشتر هەر تێدرا من و احتیمال دەست بە چیرۆکا دکن و ڕۆمان نویساندنێ شانۆ نویساندنێ بگشتی ینی من بڕوام وایە ئەو حاڵەتێکی ئاساییە هەر لە کوردانیە لە دنیا وایە شکسپیر شعریش نووسیە و شانۆنامەشی نووسیە و یاداشتیش نووسیوە مەسەلەن ئاپێ موسا شعری ژەنووسیە و یاداشتیش نووسیە و ڕۆمانیشی نووسیە لە کاتی خۆی مەسەلەن ئۆرهان پامۆک ڕۆژنامە نووسیش بووە و شعریش نووسیە و ڕۆمانیش نووسی نازمی حکمەت هەروەها خەڵکی تریش یعنی لە دنیای ئەمە حاڵەتی پوشکینی ژوا بوو مەسەلەن گۆگۆڵی ژوا بووە لە ئەمریکایش ئەو حاڵەتە هەیە لە فەڕەنسایش هەیە مەسەلەن ژان پۆل سارتەر شعریشی نووسیوە فەلسەفەشی نووسیوە چیرۆکیشی نووسیوە و شانۆگەریشی نووسیوە لەبەرەوە بڕوام وایە ئەکرێ لە هەموو ژانرەکانە ئیش بکەی بەڵام چەند حەقێ دەیتی ئەمە گرنگە من بۆ خۆم ئێستا لە بواری ڕۆژنامەگەریە ئیشی زۆرم کردووە سەرپەرشتی ڕۆژنامەم کردووە گۆڤارم هەبووە ڕۆژنامەم بووە بەڵام شعریشم نووسیوە ڕۆمانم ئێستا لەم دوای ڕۆمانێکم نووسی و چاپیشم کرد باسی ژنێکە لە ئەنفالە لە دوای ئەنفالوانە بەڵێ بەڵێ چیرۆکیشم نووسیوە هەر لە سەرەتای ژنێک کوشتەکان ژنێک کوشتەکان یعنی کینگا چاپ بوو پار ساڵی پار ئەو چاوە چوو بدلێتە بوویان هەنگاوی یەکەمە هەنگاوی یەکەمە چیرۆکی چاپ بوونی یاننا چیرۆکان لە ڕۆژنامە و گۆڤار بڵاوم کردێتەوە نەبە کتێب لە ڕۆژنامە و گۆڤارەکان بڵاوم کردێتەوە کام شعر گوه بگرن کە ئەو ناوێ چی بوو ئەمە ئاوازی ناومێدی ئەو خر لەسەر ئەنفالەوە ئاوازی ناومێدی بەنی فەرموو ئەنفال میرۆکانی خوا میر و تەزبیح دەبێژنان و ئەنفال میرۆکانی خوا دڵ لێ نادا چاو نابینێ زمان لاڵ گوڵ دڕکە سپی ڕەشە شیرین تاڵ لە شوێنێکاین دۆزەخ چەشنی بەهەشتا لە شوێنێکاین دۆزەخ چەشنی بەهەشتا قەدەغەیە ناخواڵاکەین بۆ خەیاڵ سەرمان پڕە لە بخوردی چاوەڕوانی و چاومان پڕە لە خەونی دووری بیابان لە وێنەخانەی دڵمانە گوڵ بەشێکە لە کتێبی گەڵا ڕێزان ئاو بەشێکە لە تینوێتی باش بەشێکە لە دۆزەخ بزە بەشێکە لە شیوەن دەستمان پڕە لە جەژنانەی جەژن کوژدا و لێومان پڕە لە فریشتەی نزای سپی پڕین لە مەرگی سیزیفی پڕین لە عیشقی فەرهادی کۆڵمان بەردێکە وەک تەمەن ملوانکەی هەزاران کۆسمان لە خاوکەرا هەڵگرتووە چەند دێڕێکین لە نامەی خەم بوخچەی سەدان خێرنەدیومان لە قەتار و ئەڵڵاوەیسی و سێگا و ئایدا ناشتووە ئێمە دارێکین لە زیکر لەو دوو پێڵی ناخمانەوە قەقنەس میوانە هەمیشە ئێمە دارێکین لە زیکر هەموو دوورێک ڕووگەمان ملمان بووە بە شمشاڵی شوانە وێڵەکەی سەڵبات و باڵامانیش بە گۆچانی پیرەمێردێکی دابڕاو ئێمە دارێکین لە زیکر
دەقمان دەنگی دەفمان دەنگی دەروونمانی هەڵگرتووە ئەڵقەی شینمان پڕ لە سۆزی ئازیزامان مەست بە عیشقی یار لە ڕێیە خۆشمان پڕ لە وەنەوشە ناخمان پڕ لە بێگەردی جەستەمان پڕە لە هیوا گۆزەمان پڕە لە هەنگوین ئێمە درنجمان نەدی بوو شەوان لەگەڵ فریشتەدا ئاگرمان ئەکرد بە دەلیل سبەینانیش لە عیشقی خوا تەهارەتمان مارا کرد ڕستێک میروی ڕەنگا و ڕەنگی ڕژاوی ئەم پێدەشتە بووین خۆر لە ئێمەوە هەڵەهات پڕ بووین لە ترا و ڕووناچی دێوی نێو حیکایەت چمان سپیتر بوو لە هەنسکی هەوری بەهار لە تارای سپی بوو کێنی چەند پاک بووین پاکتر لە سروشت چەند جوان بووین جوانتر لە شعر ئێمە درنجمان نەدی بوو دەرگای ماڵمان هەمیشە وازی میوان بوو سینیمان پڕ لە شەوتەری پەندی پڕپەند لە میوەی بەستەی پڕجوڵا لە نانی گەرمی ئەفەلسەفا دەرگای ماڵمان هەمیشە وازی میوان بوو ماڵمان پیتی هەڵوەریو بوو لەکوێ خولیا هەبوو هەبووین لەکوێ هیوا هەبوو هەبووین لەکوێ نەبووین ئێمە دەڤەرێک بووین لە بوون ئاگدانمان هەر بەگڕ بوو تخوبمان ئاهورا مەزدا لە فەرشی خاک لە پێکمان دەکرد بە هەتاو لە پێکمان دەکرد بە عیشق لە پێکمان دەکرد بە بزا چەند کارا بووین هزرمان پڕ بوو لە هونەر ماڵمان پڕ بوو لە ڕۆشنایی درنج ماڵمانی پێزانی لانەی ئەندێشەی لێ تێکداین ڕچەی هەناسەی لێگرتین تەزبیحی دەستی پسانین بەرماڵی نوێژی درانین پەرەسێرکەی دێ بە دەرکرد ژوانی خاک و بێڵی شێوان بزەی فڕاندین لە نێوان درنج ماڵمانی پێزانی درنج ماڵمانی پێزانی درنج ماڵمانی پێزانی زۆر سپاس ئەو 2015 تازەیە ئەو تازەیە هەموو ئەنفال ئەو 2013 نە سێزدە ئەوەی دیکە ئەو 11 ئەو 11 بوو ئەو یەک شعر یەک قەسیدەی شعریان نا مجموعەیەک شعرە بەس هەموو لەسەر ئەنفالە هەموو لەسەر ئەنفالە ئەو بەرهەمێندن یەن چنە ئەوە ئاوازی ناومێدی ئەوانە ئەوە زیاتر نووسینی ئەمە ئیسە لەسەر ڕووداوی تەقینەوەیەکی 28 تەموز لە کەرکووک تەقینەوەی بوو لەسەر ئەوەیە ئەو مەسەلەن ئەوە بابەتێکۆڵینە لێکۆڵینە ئەمە ڕۆمانی ئەنفالوش باڵێن ژنێ کوشتەکانە ئەو ڕۆمانەکەیە ئەنفال بەڵێ ئەو لەسەر ژنێ کوشتەکان ئەمە لەسەر شنگالە شنگال ئەنفالێکی تر باسی مەئساتی شنگال و مەینەتەکانی شنگال و ئەو دەکەم لەوێشدا هەند یەک دوو شعری خۆم نووسیوە هەر ئەوە نوێیە ئەو نوێ بەڵێ نوێ ئەو 2014 ینی پشتی کاری ساتی شنگال بۆ نمونە ئەوە شتە بچووکە بۆ ئەوەی شنگال نووسیمە لە یەک کاتە ئێزیدیم و کاکەیم و شەبەکیشم لە یەک کاتە کۆتری ئاشتی و ئاگری تووڕەی چەکیشم لە یەک کاتە ئازارێکی هەڵواستراوم وەکو مەسیح لە یەک کاتە هەزاران ئەشکی پساوم وەکو تەزبیح لە یەک کاتە مرۆڤم و درڕندەی مرۆڤ دەمکوژێ لە یەک کاتە گوڵی بەربام خوێن لە دیرۆکم دەڕژێ شنگال ئەو ژی لەسەر گوندەکە ئەوە جەلەمۆردی ناو بوو ئەوە پێت بێژن هەڵەبجەی بچووک جەلەمۆرد نزیکەی 500 ئەنفالی هەیە یەک گوندی بچووکە باڵین لە قڵاسێوکەیە لە بینی شوان و قڵاسێوکەدایە لە منتیقی کەرکووک ئەوە زۆرترین ئەنفالی هەیە ئەوە لەسەر ئەوەیە و ناوی ئەنفالەکانی تێدایە و ناوینەکەی تێدایە ئەوە کاک لەتیفە و بەخوا لێکۆلینە دەکەی یان بەڵێ دگەڕێ و دگەڕێم و دەچم و کۆیەکە بۆ زانێرەکان و لێکۆڵنەوەکەم ئەوژی لەسەر کەرکووکە ئەمە لێکۆڵنەوەیەکی دوودێژ لەسەر کەرکووک ئەمە چاپی دووەمێتی چاپی یەکەمی لەنەوە نهایەتی باڵین 2001 کرا و چاپی دووەمی لە 2013 چاپ کەرکووک بەڵێ
ئەو چی نابەرۆکاوی چییە؟ باسی تعریبە، باسی تەبعیسە، باسی ڕاگواستنی کووردە، باسی مێژووی کەرکووکە، باسی نەوتی کەرکووکە، باسی عیلاقاتی نیشتیماعی کەرکووک بینی پێگاتەکان کورد و تورکمان و عەرەب و ئەرمەن و مەسیحی و ئەوژی چۆن دژین باسی میژوژی تێت هەیە ینی تاریخا کەرکووک و بەڵێ بڵێ ئەو ینی بەو شێوە لێکۆلین و بەرهەفکردن و چونکەوە شتێن زۆر دقیقن ینی هەنێکی ئەوە زەحمەتی تنن دوان ئەو کتێبە و بەشێک لە کتێبەکانیش من خۆشبەختانە تەلەبەی جامیعە مامۆستا ئەباڵین زانکۆکانوانە بۆ سەرچاو شت بەکارێن مەسەرەن ئێستا بۆتە سەرچاوێکی باش بۆ بەحسی ماجستێر و دکتۆرا وانە و زۆربەی دەرباری کەرکووک بڵێ بڵێ ئەوە چافکانیە و لەسەر ئەنفالی ژەر ئێمە تاڕادەیەک وەکو سەرچاومان لاتەوە لەبەر ئەوەندە من وەگوتم بەشێکی زۆر لە کتێبەکانم لەسەر کەرکووک و ئەنفالە جگە لە شێعرکەم باڵین نۆ دیوان و نامیرکەی شێعریم هەیە ئەوی ترسی دەورسی و یەکسی و دوودانەیە هەمووی لەسەر کەرکووک و ئەنفال و باڵین ئەو بابەتانەیە دەوێم ینی مەسەڵان نیویساندنێد و بەرهەم چاپکردنێد و ئەمێ بێژن ڕەوشە ڕەخنەیە بدلێتەی یانە نابێت لە سلێمانیان ببێژ ڕەنگە سلێمانی لە شوێنی تر باشتر بێت بەگشتی ئێمە خەڵکی خوێنەرمان کەمە بەداخەوە زۆر جار باسی واکەن کە باڵین کۆمەڵگەی عەرەبی کۆمەڵگەیەکی زۆر نەخوێنەوارە مەسەن کتێبێکی گەورە بۆ 250-300 ملیۆن کەس 2000-3000 نوسخە چاپ دەبێت کە ژمارەیە زۆر کەمە تیراژە ئێمە زۆر لەوە خراپترین ینی دۆسێک ئێمە لە دۆک زانکۆمانەیە لە سنە زانکۆمانەیە لە هەولێر زانکۆمانەیە لە سلێمانی زانکۆمانەیە لە ئامەد زانکۆمانەیە لە کەرکووک زانکۆمانەیە لە زۆر قەزای ئێستا لە گەرمیان و لە هەڵەبجە و لە ئەم هەموو زانکۆیە گەرتە حساب بکەین نزیکەی 50,000 لە بەم و قۆناغەکان تەلەبە لەو زانکۆیانە زیاترن بەڵام کتێبێک سەرەکەی 500 نوسخەیە 1000 نوسخە معنەیە تۆ میلەتێکی نەخوێنەواری بە عکسی میلەتی یابانەوە بە عکسی میلەتی ژاپۆنەوە بۆ نمونە بە پێچوانی میلەتانی دنیاوە من ئەو کتێبانە ئەم جۆرەگی ئەمە لە زۆربەی قیتالەکانە کە سەرەکەوی لە ئەوروپا لە گیرفانیایەتی ئەخوێنێتەوە تا یا لە ناو فڕۆکەیە ئێمە ئەمەمان نییە بەداخەوە ئێمە ناخوێن و تەنانەت ڕۆژنامەکانیشمان وایە مەسەڵەن تۆ کە ئازادی وڵات لە ئامەد کە چاپ دەبوو تیراژەکەی بۆ ئەو هەموو خەڵکە 10,000 دانە بوو 10,000 دانەکەشم ناتوە بازاڕوان هاوڵاتی ئێستا لێرە 3,000 نوسخە منطقە تۆ ڕۆژنامەیەک 3,000 تیراژی بێ ینی ئەو بەداخەوە ئێمە هێشتا ڕانەهاتوین ڕەنگە جاران باشتر بوو بێ ئەزانی من یەک دێڕەیە لە ڕۆژنامەی کوردستان نووسراوە ئەڵێ ئەس هەر جارێکی 3,000 دانە فرێکم کوردستانی بەلاش دەبدەن خەڵکی ئەو کاتە ساڵی 1990 ئەڵێ هەزارێکی 3,000 دانە ینی فرێکم یانی بەبەلاشی بۆ کوردستان باشە بخێرە لە 1990 3,000 دانە چاپ کرابێ ناردرابێتە بۆ کوردستان گەشتێتە خەڵک بەڵام ئێستاکە تیراژی دوای ئەو هەموو ساڵە دوای ئەو هەموو خەباتە تیراژەکان نەگەینەوە واستە بەداخۆ هێشتا ئێمە خەڵکی بەو معنای نیمانەکە باەق بدا مەسەرەن وا بکا کە نووسەر لەسەر هین نەبێ وابەستە نەبێ بە ئەم حیزب و ئەو حیزبەوە سربەخۆ بێ بۆ میلەتەکەی بنووسێ و داکۆچی لە میلەتەکەی بۆ میلەتەکەشی بژێ بۆ میلەتەکەی بژێ مەسەلەن لێرە ڕۆڵە ڕەخنە و ڕەخنەگران تولید مەسەلا بەرفەرەوانکردن و بەرفرەکردنا مەسەلا خوێندەوان و خوێنەر و تێکلی لەگەل بەرهەم و پرتوک و زانی کاک ئەحمەد یەکێ لە مشکیلەکانی باشووری کوردستان من بەڕاستی پێت بڵێم ڕەنگە ئەمە لە دەرەوەی سیاقی ئیشکردنی ئێمە بێ قسەکە بەڵام بارودۆخی باشووری کوردستان مجتمعی حیزبیمان دروست کردن ئەم مجتمع حیزبیە بە چاوی حیزب سەیری هەموو شتەکانەکەن کە تۆ ڕەخناگری مەسەلەن ئێستا من حتا ڕەخنەی ئەدەبی ئەگەر من لەسەر ڕۆمان نووسێکی دۆک بنووسم خەڵک بە شێوەی ترسیرێک ئەو لە هەولێر لەسەر ڕۆمان نووسێکی سلێمانی بنووسێ خەڵک بە شێوەی ترسیرێکە ینی یەکێ لە گرفتەکانی ئێمە هەمووی سیاسێنراوە
هەمووی سیاسێنراوە لە کاتێکە ئەدەب نابێ وای لێ بێ خۆ ڕاستە ئەدەب ڕۆڵێکی گەورە لە پێشکەوتنی کۆمەلگا مەسەلەن تۆ ئەزانی ئاپێ موسا بایەخی زۆری لە ڕێگەی ئەدەب بۆ بایەخی ینی بەرچاوی خەڵک گەنجەکانیش ڕووندا کردەوە بۆ سیاست مەسەلەن یان یەڵماز گۆرایی لە ڕێگەی فیلمەکانی هەنگاوی زۆر گەورەی نابۆ نمونە لێرێش پوشکین مەسەلەن لە رووسیای پێشوو هەنگاوی زۆر گەورەینە بەڵام لای ئێمە لەبەرەوەی هەمووی سیاسێنراوە بە مینزاری یا بە مەنزوور یا بە میعیاری سیاست لێتەکڕن ینی سەرکیجان سیاسەتی ئێدن چاو بەداخەوە وای لە لایەکی ترژی ئەم بێژن ئەگەر پرسە کوساژی بێکردن یعنی تە بەحسا یڵماز و ئاپی موسا کرد ینی تەمام ینی ئەم دەزانن ڕەوشامە ئیرۆ چاوای ئەم سینۆرانجی دەزانن و هەر پرسا بێژن دیالێکت و لەهجاتێن کوردی و ئەو شێوەزار و ئەو لە لایەکی تر موسا بێژن لێ یعنی ئەمە بێژن ئەوێن کوڕە و شەمبیرن ئەوێن کڕۆناک بیرن ئەوێ کۆنیویسکارن بگشتی ئەو چینە یانجی ئەو ئالی ئەم موسا بێژن لە هەموو ئالیان لەگۆر بیر و بۆ چووناتە حتانی کیژان ڕادەی ئاگاه لە هەفتوو هەنە ینی لە بەرهەمێن هەف لێ سازی و دەستگەهێن هەف لێ ینی پێشڤێچوون و شووندەمایی ناهەف لێ بێژن خیتاب و گۆتارە هەف تشتێکی وسەکار و ناقەشە بکە ئەزانی من بڕواکەم ئێستا قۆناغەیە باشترە قۆناغەیە گۆڕێ بپی قۆناغەکان کە دەرگای بینی سلێمانی و سنە کراوەیە جەلالی مەلەکشا خەڵک لێرای خوێنێتەوە شێرکۆبیەکەس خەڵک لەوێ خوێنێتەوە کە دەرگای بینی ئامەد و سلێمانی کراوەیە خەڵک ئەدەبیاتی ئامەدە خوێنێتەوە ئامەدیش دەبێتی سلێمانی خوێنێتەوە ئەم پەیوەندی بە دەوڵەتەکانەوەی پەیوەندی ئێمە بەداخەوە تایسە زمانی یەکگرتومان نیە لەسەر ڕێنووسی کوردی ڕێک دەکەوتوین بەشێک لاتینی دنووسین بەشێک عربی دنووسین پیتی عربی دنووسین هەر ئەو کێشەی مەی گەورەن من بڕواکەم بەشێکی دەوڵەت ئەوە حەلیەکە دەوڵەت چارەسەری دکە ئەگەر ئێمە دەوڵەتمان هەبێ بەیانی بینە خاوەن دەوڵەت زمانی یەکگرتو دەوڵەت دروستێکە هەرچەندە ئێمە من زۆر من زەموو ئەمڕۆ باسی قسەیەکمانەکە لەگەڵ هەندێک دۆست باسی کرد کورد زۆر دەوڵەمەنە لە زاراوەیە مەسەلەن هەر بۆ کچ ئەم دبێژین کچ بەشێک دبێژن کنا بەشێک دبێژن کراچە هین دبێژن دۆت کەنیشک کیش ینی هەموو ئەمە مەسەلەن ئەمە ئەتوانی کۆیکەیتەوە زۆر دەوڵەمەنی فەرهەنگ ئەبێتە فەرهەنگێکی گەورە ئەڵمانیەکان کاتی خۆی کێشەیەکی ئەوتۆیان نەبوو کێشەیەکیان نەبوو هەردوو دێت دووگوند بە جیاواز سایان دەکرد دوو برا شەوێکی قساکە نەڵێن چۆن ئەمە چارە سەرکردنەوە خوشکێکیان دەبێت گوێی لە مناقەشەکەیانە ئەڵێ با بەتەمایەوە مەبن فیختە و نیت شەو فڵان و فسەر بۆتان چارە سەرکرد ئەگەر دەتانەوێت زمانی یەکگرتو دروستکەن فەرموو فەرهەنگێک دروستکەن فیانەن دەستیان کرد بە نووسینی فەرهەنگێکی گەورە زمانەکانیان کۆ کردەوە دێ بە دێگەڕان شتێکیان دروست کرد بوو بە خاوەنی بوو بە مڵکی ئەڵمانیا ئێستا ئەڵمانیەکان ئەوەی ناوی ڕێزمانە و ناوی قەواعیدە بەوە قساکەن بەڵام ئەوەی زمانی عامیشە خۆ زۆر ئاساییە ئورفا بە شێوە قساکە ئەمەد بە شێوەیە قساکە سلێمانی بە شێوەیە هەولێر بە شێوەیە کێشەش نیەوە لێ مەسەلە ینی زۆر جار هەر ئەو مناقشە بەردەوامە ستەژ مەسەلا بەتایبەتیژی مەسەلام بێژن لێ گازنێکی ترژی هەیە ینی ئەوەیە و ڕەوشەمبیر و نووسەرە ئەو بخۆشی بەشداری چارەسەرکردنی نابێ یعنی بێژن جعالی یعنی ئەمە بێژن باژارگری و جارنا تائیفەگری و جارنا ببێژن ناوچە و جارنا بێژن بەش یعنی ئەمە بێژن ئەوژی پرسگرێک و کێشەین بەتاکید ئێمە ئەوەی پەیوەندی بە کۆمەڵناسی کوردەواریەوە هەیە ینی مەسەلان نەتەوی و بەرژەوەندی نەتەوی کۆمەڵناسی ئەو مەسەلا زمانجی یەک وای زانی بەهۆی ئەوەی کۆمەڵی کوردەواری وە گوتم پێشتر
لە شەڕی چاڵدێران داوەش بۆ بەسەر عوسمانیەکان و سەفەویەکانە دوای ئەوەش لە سایکزبیکۆ بەدواوە پارچە پارچەکراوە بەشێک ئێران بردوێتی بەشێک سووریا بردوێتی بەتایبەتی و سووریا و عێراق هەر لە شەڕی لە سایکزبیکۆیە و بەشێکیش لای تورکیا ماوەتەوە ڕێگە نەبووە مەسەلەن تۆ سێکە لە بینی جزیرە و بەری ئەو بەری بەز ئاوەکە لە بینایە کەچی ئەو بەری ڕۆژاوە بە شێوەیەک داخبن ئەم دی و بە شێوەیەک حتا من لە ئەوەی کرمانجی ئێستا من لە ئەحمەدی خانی زۆر باشتیەگەم بەڵام ئێستا لە کرمانجی دۆک تێناگەم سەبەبەکە چییە؟ بەردەوام لەمپەرێکە بۆ ساڵی 1970 بەعسیەکان ویستیان تەنانەت لێرە ئەو بادی نووسۆلانە زۆر زندووکەنەوە بەداخەوە دەسەڵاتی کوردی لە جیاتیەوە ئەوە نەیەڵێت دێژەی پێدا بەعسیەکان دوو ڕۆژنامەیان دەرکرد ڕۆژنامەیەک ناوی ئاسۆ بوو بە سۆرانی دەریان دەکرد ڕۆژنامەیەک ناوی بزاف بوو بە بادینی دەریان دەکرد بۆی نییە بۆی بادینی بەس بادینی بخوێنێتەوە سۆرانی بەس سۆرانی بخوێنێتەوە لە کاتێکە ئێمە پێشتر پێش ئەوە شێخ مەحموود هەوڵیدا مثلەن نالی و سالم و کوردی مثلا نالی تۆزانی نالی ئەس بەکارێنێ ئەس نالی لە بابان بۆ لە سلێمانی بۆ لە قەڵاچۆلان بۆ بەڵام ئەڵێ ئەس ئەمە هەوڵی نالی جیاوە سێرەکەی بایەخی پێ نەدراوە درێژەی نەیکێشاوە بڕوام وایە ئەگەر بایەخی پێ بدرایە هەرچەندە من بەڕاستی بە یەکشت دڵخۆشم ڕاستە ئێماڵین ئەڵین زمانەکان بۆتە لەمپەرێک یا دوژمنەکانمان وایان کردو کە شێوەزاری جیاجار لەمپەر بێ لە بینی بە یەگەشتنی ئێمە و لە یەگەشتنی ئێمەیە بەڵام لەوەش بۆش دڵخۆشم کە مەسەلەن ئێستاکە باڵین تەواوی باکوور خوێنەوارەکانیان ئەزانن شێرکۆ بێ کەس کێیە بۆی خوێنەوە زانین لە تیڤەمەت کێیە بۆی خوێندنەوە تەواوی باشوور خوێنەوارەکان زانین نێڵمازگۆنا کێیە مەسەلەن لە سنە کە دیوانێکی تازە چاپە بێ ئێمە بەدوایەچین بە شعر بێ یان بابەتی تی بێ کەواتە دوژمن نەیتوانیوە بە تەواوەتی ئێمە دابڕێ بهر حال زۆر 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 سپاس بۆی ئەوەدەبووناتە پڕ خۆشحاڵ بوو خۆش بووم هەر وەختیجی چوو بەڕاستی منجی ئاگاه لێ نەبوو زۆر بەڕێز بینەر و تەماشاوانێن هێژا دیساژی وەک هەمی جاران بناوێ خوێ و بناوێ نویسکار و هەلبەستوانێ کورد لەطیف فتاح لطيف فاتح فرج لطيف فاتح فرج لطيف فاتح فرج بەڵێ فاتح فرج سپاسیەکە پرگەرم بۆ تەماشەکردنەوە بۆ گوهداریکردنەوە حتانی هەفتیەکە دن دیسان هەبدوو بینن دیساژی هوند خیر و خۆشیە دەبینن بخاترێوە زۆر سپاس دەست خۆش دشەوا هجرانێدا من دخواست تشتكي جتارا ببيجن تشتكي بقاسي إيشا زاغروسان مزين بقاسي بجنا آزادية خوشيك بقاسي دل دايكا من گرم بقاسي خوينا شهيدان بيروز بقاسي بارانا سينوران خمگين من دخواست جتارا ببيجن جتا حزدكم ولاتو